قلتي او جربت تشوفي پخش زنده تاوش شد سڵاوی خواتان لێبێ ئەزیزانم ئەم کاتە تاماش ئینشاءالله سەربەرز و سەرفراز و سەرکەوتووە بن خۆشحاڵم ئەمڕۆژ لە خزمەتتانە بم بۆ ئەوەی دەست بکەین بە وەڵامدانەوەی پرسیارەکانتان لە لایڤی سێمانە لە خزمەتتانە بین هەر بەیان خۆشمان بێ زانکۆڵین زۆر نزیک بووەتەوە تەوەقع ئەکرێت سبەینی ئینشاءالله تەوەقع ئەکرێت یا سبەی یا دوو ئینشاءالله ئاکتیڤ بێ بۆیە خۆتان حازرکەن و ڕیزبەندەکانتان کەمێک ڕێک بخەنەوە و هەوڵی ئەوە بدەن ڕیزبەندەکانتان کەمێک ئامادە بێ ئینشاءالله بۆی لە کاتی پێویستە و کاتی سەردانیکردنتان چۆنەڵێیت حازر بن ئەو هەڵبژاردنانەی کە کردوتانە ئەو ڕیزبەندیانەی کە کردوتانە تا ڕادەیەک ئامادە بێ ئینشاءالله دەست خۆش زۆر دەست خۆش کاکە ئەحمەد بەدرەدین ئەڵێ مامۆستای خۆشەویستی ئێوەیە ئەگەر بە ئێمە گەیشت بێ سپاستان ئەەکەین دەستان خۆش بێ هێلین ئەن ئەحمەد ئەڵێ بە بڕای جەنابتان ئایا تۆ بە عامێک کۆیە 97.7 بۆ دەروی پارێزگا وەردەگرێ بەڕێزم بۆ دەروی پارێزگا زۆر زەحمەتە کە ئەو کۆنمرەیە لە کۆیە وەربژێت چکە ئەگەر خۆتان نەزانن کۆیە ڕاستە ساڵی پار ئەگەر دەرەجەکانی بۆ شێوەش نەبوو بێت بەڵام بۆ دەرەجێش دابەزین بۆ خاستن بۆ دەرەوەی پارێزگا ئەوە هەر زۆر زەحمەتە لەبەرەوەی سێمە ئەزانین کۆیە ساڵی پار 98.667 وەرگرتووە بۆ ناوخۆ بۆ دەرەوە 99 وەرگرتووە زەحمەتە بەو شێوازە زۆرە داببەزێت بەپەلاهی نەکەین لە سەرەتا شەو حەزەکەم جارێت کە بیڵێمەوە ئاگاداری پرسیاری دووبارە بن خوا پرسیاری دووبارە بنووسن پێ ئەڕۆین هەتا ئەوانەی پێ ڕابگەین لە خزمەتتانە بین ئینشاءالله چیرۆک ئەڵێت پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵان لای ئێوە کەی دەست پێ ئەکات وەڵاهی بەڕێزم هەر لەگەڵ ئاکتیڤ بوونا دەست پێ ئەکات لە لای ئێمە لە سەرۆکایەتی زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر بەڕێوەبەراتی تۆماری گشتی دانیشین ئەم ساڵیش لە خزمەتتانان بەبێ بەرامبەر ئینشاءالله بە خۆڕایی فۆرمەکان پڕەکەینەوە و هەر بەڕێزێک هەر خۆشەویستێک ویستی سەردانی ئەمە بکات ئەمە ئەوە نامیشانەکەمانە کە بەڕاستی ئەمڕۆ بە تەواوەتی خۆمان یەکلایی کردەوە کە لەوێدا ئەنیشین و لە خزمەتتانە بین ئازا پرسێ ئوستاز 60 تاکو هەفتە ئەگەر داش نەبەزێ هەروەک خۆی ئەمێنێتەوە بەڕێزم ئینشاءالله کە دابەزێت نەگوەکو خۆی ئەمێنێتەوە بەڵکو ئومێدی دابەزینەکەین لەو کۆنبرانە دابەزین هەبێ ئینشاءالله میر ئەپرسێت ئەم لایڤانە لە کۆن ئەچێ لەوانە نییە ئێستا بێت چونکە من خۆم کۆمنتەکەم نایبینی خەڵک کۆمنت ئەکا هیچی لەوانە ناخوێنێتەوە کە من ئەیبینم وەڵاهی بەڕێزەکەم ئێستا لەم لەحزەیە هەر بۆ معلوماتی جەنابەت هەمووی 3 دقەیە لایڤەکەمان نەسی پێ کردووە ڕاستەوخۆی و لە خزمەتی جەنابتانن ئەو کۆمنتەکەی بەڕێستم خوێندەوە و ئەگەر گوێ لێبێ ئێستاگانە ئەزانی کە لایڤە و ئەو شتانە نییە سارا هاشم دیارە پرسیارەکەی سڕیوەتەوە محەممەد ڕزگارە پرسێ مامۆستا بەشەکانی ئایتی چەند دەرەجە دائەبەزێت بەڕێزم بە کۆی گشتی هەموو شوێنەکان غەیری توبیەکان باڵێ دەرەجە بەرزەکانی وەکو توبعام و ئەوانە نەبێت تەوەقعی 2 دەرەجە دابەزی نەکەین ئینشاءالله ڕەنگە لە 2 دەرەجە شتێک زیاتر بێ بەڵام تەوەقعی 2 دەرەجە ئەکی دەکەین ئینشاءالله بە پشتیوانی خوای گەورە بپێی ئەو کۆنمرانەی کە لە خولی یەکەم و دووەم هاتۆتەوە زائیدەن ئەو تەڵەبانەی کە تەحسین معدلن تۆزێ جەواکیان بەرز کرد ئەگەر ناوێتەوە تەوەقعی 3 بۆ 4 دەرەجەش دابەزینمانە کرد بەڵام باوەڕ ناکەم لە 2 دەرەجە تێبپەڕێت عەبدوڕەحمان دڵشاد دەپرسێ مامۆستا 74 زانستی چی باشە لە پارێزگای سلێمانی وەڵاهی بەڕێزم 74 ئەنی ئەو پرسیارانە تۆزێک قورسە بۆ وەڵامدانەوە لەبەرچی چونکە ینی دیاریکراو نییە ئەو شتە ئێستا من 74 زۆر شوێنوەری ئەگرێت بەڵام ئایا کامیان بۆ نمونە ئێستا بۆ نمونە ئەگەر ئێمە پەیمانگەی تەکنیکی سلێمانی میکانیکمان هەیە ئەوە 63 وەرگرتووە با بڵێن بابچینە سەرەوەتر وەکو بیناکاری و تەلارسازی و ئەوانە تەکنیکی سلێمانی تەلارسازی 74.5 وەرگرتووە
تەکنۆلۆژیای بیناکاری یان با بڵێن لە بەشەکانی دیکە ئەگەر ڕووپێوان تەمەشا بکەین بزانین لە سلێمانی ڕووپێوی 69.4 وەرگرتووە. ئەگەر بێت و تەمەشای ئایتی بکەین ئایتی دەرەجەکانی بەرزە 75 وەرگرتووە با بڵێن لە پەیمانگایی زانستی کۆمپیوتەر سلێمانی ئایتی 75.9 وەرگرتووە، با بڵێن نیتوۆرک 72 وەرگرتووە، سیستەمەکانی داتابیس هەر لە سلێمانی 70 وەرگرتووە، ڤێتەرنەری بە هەمان شێوە باشە بەڕێزەکەم یانی ئەوانە وەکوتم ئەو بەشانە هەر هەمووی هەیە. احتیمالە لە ئێوارانی هەندێک بەشی دەرەوەی شاری سلێمانی لەوانەش بتوانیت ئیسادە بکەیت. جوان بەروارەیە پرسێ مەحەد باشە ئایتی طبعا مەحەد ئایتی بەشێکی باشە ئەگەر بتوانیت ئەوە ئیلیش بێنی بگەڕێتەوە کۆلێژ ئەوە هەر زۆر زۆر باشترە بێت. ڕێیانە پرسێت سڵاو باشی من 55 هینایە حەزم لە شەقڵاوە هەولێرە چه وەرم دەگرێت بەڕێزم هەر بۆ خۆی 55 لە 50 تا 55 لە ئایتی و لە هەندێک شوێنی خەبات و شەقڵاوە ئەتوانێ وەربژێت لە هەندێک بەشی تر لە سیستمی زانیاری لەوانەیە وەربژێت لە کارجێڕی کارجێڕی دەستگاکانی گەشتیاری لەو بابەتانە ئەتوانی ئیسفادە بکەی بە تایبەتی لە شەقڵاوە و لە خەبات. عمەر زاهیرە پرسێ مامۆستا نمرەی 69 وێژەیی لە زانکۆی سەلاحەدین لە بەشی پەروەردەی بنەڕەت لە زمانی عەرەبی وەرەگیرێت. زۆر بە جوانی پرسیارەکەی کردووە دەستی خۆش بێ سپاسێکی نەگەر ئەو هابێت ئەم پرسیارێکی گشتگیر نییە تاوەکو نەتوانین بە ئاسانی ئیسفادە لەو بابەتان ئێستا بۆ نمونە کۆلێژی پەروەردەی بنەڕەت زمانی عەرەبی ئەگەر بێت و ئێستا تەماشاکەین زمانی عەرەبی لە زانکۆی سەلاحەدین 70.6 وەرگرتووە 69 ئەمەلێکی باشی هەیە ئینشاءڵڵا کە لەوێ بتوانێت وەربژێت. ژیار ئەنەتۆمی کۆمەڵێک ئیمۆجی دڵی ناردووە سپاسێکەین و ئێستا بچینە سەرەوەتر بە کێشەیەکمان بۆ دروستە بێ کاتێکە کۆمنتەکانە گۆڕین. ئاریان 21 پرسێت مامۆستا ژیان ئاساییە من فۆرم پڕ بکەمەوە بەڵام ئەگەر بە دڵم نەبوو بچمە ئەهلی بەڵێ بەڕێزم هەر خۆی کاتێک کە زانکۆڵایان پڕەکەیتەوە ئازادی لەوەی بچی هەرچی ئەهلی شێ پڕی بکەیتەوە کام لایەنت بەدڵ بوو ئەویان هەڵبژێریت و داوامی خۆت کاکەی کێشەیەکە بۆ دروست نابێت. محەممەد بۆتانی ئەپرسێت مامۆستا بەیانی لە زانکۆی پۆلیتەکنیک فۆرم پڕ دەکەنەوە بەڕێزم گرنگەوەی زانکۆڵاین ئەکتیڤ بێ ئەگەر ئاکتیڤ بێ بەڵێ ئینشاءڵڵا بە پشتیوانی خوای گەورە دەست پێکەین ئەگەر ئاکتیڤش نەبێ ئەوە هیچ دەسەڵاتێکمان نییە هەتاکو ئاکتیڤ نەبێت هەر کە ئاکتیڤ بوو بە چاوان ئینشاءڵڵا ئێمە دەست پێکەین. میر ئەپرسێت 92 چی وەردەگیرێ سلێمانی بۆ پارالێل بەڕێزم وەکوتمانیانی جارێ دیکەش ئەو پرسیارانە تۆزێ عامن ئێستا بۆ نمونە لە سلێمانی ئەگەر تەماشا بکەین لە بەشەکانی پەرستاری هیچ بەشێک وەری ناگرێت چارەسەری سروشتی لەوێ نییە ئەگە سەیری سەرکردن بکەین بۆ ئەویش وەرناگیرێت. لە بەشەکانی شیکاری ئەگەر تەماشا بکەین لە سلێمانی لە ڕاپەڕین بە پارالێل وەرەگیرێت ئەو کۆنمرەیە و لە چەرمۆ وەرەگیرێت بە هەمان شێوە لە زانستی تاقیگەی پزیشکی لە هەڵابجا پارالێلەکەی وەرەگیرێت بە هەمان شێوە. لە کۆلێژی ئەندازیاری ئەگەر تەماشا بکەین بۆ ئەو بەڕێزە بە پارالێل لە سلێمانی تەلارسازی ناتوانێت بەڵام پلانسازی شار ئەتوانێت بە زانکۆڵایینی ژوەر بگیرێت. لە شارستانی سلێمانی ئەمەلی کەمە بەڵام لە هەڵابجا بە زانکۆڵاین و بە پارالێل ئەتوانێت لە گەرمیان بە زانکۆڵاین و بە پارالێل لە ئەندازیاری شارستانی ئەتوانێت لە ڕاپەڕین بە هەمان شێوە. ئەگەر بینە خوارتر لە سلێمانی نەوتمان نییە ئەندازیاری سلێمانی کارەبا لە زانکۆڵاین و پارالێل وەرەگیرێت و لە
ئەنی ئەوە شوێنەمانە لە هەندەسەکانەوە لە کۆلێژی زانست ئەگەر تەمەشا بکەین لە بایۆلۆجی وەرەگیرێت لە زانکۆی سلێمانی لە ڕاپەڕین لە بایۆلۆجی بە زانکۆڵاین ئەمەلی هەیە لە بەشی کیمیا زانستی سلێمانی بە زانکۆڵاین و پارالێل و لە ڕاپەڕین بە هەمان شێوە بە زانکۆڵاین و پارالێل ئیتر هەتا بچینە خواتریش حتمەن بەشەکان دەرەجەکانیان دابەزێ زیاتر ئەتوانیت ئیسفادەیان لێ بکەیت. بێخاڵ ئەپرسێت بەڕێز ئەدەبی کوردی و عەرەبی ئینگلیزی کۆیە چەندی دەوێت؟ ئادابی کوردی و عەرەبی و ئینگلیزی لە کۆیە ئەگەر بێنە سەر بەشی ئاداب لە زمانی ئینگلیزی دەست پێ بکەین وتە کۆلێژی زمانە نەک ئاداب ئەو بەشانێک کە پرسیار کردەوە بەڕێزت کۆیە زمانی ئینگلیزی 77.1 بە زانکۆڵاین وەرگرتووە بۆ پارێزگا و 83.4 بۆ گشتی وەرگرتووە و 71.1 وەرگرتووە بۆ پارالێل 77 وەرگرتووە بۆ گشتی پارالێل ئەوە وەکو زمانی ئینگلیزی. وەکو زمانی کوردی لە کۆیە لە کۆلێژی زمان نیمانە یان با بڵێن ئاداب و عەرەبیشمان نییە یعنی ئەو دوو بەشە تەنها ئینگلیزیمان هەیە لە کۆیە کە ئەو بەشانەی بەڕێزت داوات کردبوو ڕەنگە لە پەروەردە و لەوانە هەبێ بەڵام لە ئاداب نییە. محەممەد وەتانی وتمان پرسیاری کردو کە فۆرم پڕ دەکەنەوە بەڵێ پڕێکینەوە وتمان وەڵامی کاکە میرماندایەوە بۆ 92کە ئەجاسم کە کۆ پرسێ مامۆستا لە زانستی 86 چی بەشوەرم دەگرێت لە ئاکرێ. بەڕێزم لە مۆزوعی ئاکرێ 86 ڕەنگە بەشە پزیشکەکان وەکو پەیمانگە ئەوانە یان زۆر بەشی دیکەش هەیە ئەتوانی ئیسفادەیان لێ بکەیت. ئێستا ئەگەر بێت و ئێمە سەیری کۆنمرەکان بکەین ئەگەر لە 87 دەست پێ بکەیت بزانین لە ئاکرێ چ بەشێکمان هەیە بۆ تا ئێستا لە 86 هیچ بەشێکی ئاکرێمان نەبووە باشترە هەر ڕاستەخۆ بچینە زانکۆی ئاکرێ زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک با بڵێن لە ئاکرێ بزانین 86 چ کۆنمرەیەک وەرێگرێت کۆلێژی ئینفۆرماتیک ئاکرێ تەکنۆلۆژیای زانیاری و تۆڕی کۆمپیوتەری پاراستنی زانیاری هەردووچی وەرێگرێت و هەروەها لە کارجێڕی کار و لە ڕزگەریش بە هەمان شێوە ئەبڵێن وەکو ئاکرێ. ئەگەر بچینە سەر پەیمانگاکانی ئاکرێ لە پەرستاری نەخۆشەفانی ئەتوانێت داوام بکات و لە پەیمانگە تەکنیکی ئاکرێ تەکنۆلۆژیای زانیاری لە ڕووپێوی لەو بەشانە هەر هەمووی وەکو ئاکرێ وەکو خودی ئاکرێ ئەتوانێت. ئەگەر لە دۆکیش حساب بکەین ئەوە ئەتوانێت لە دەرمانسازیەوە نزیکە ئەمەرێکی هەیە بەڵام کەمە پەرستاری دهۆک احتیمالی وەرگرتنی باشە ئینشاءالله و بەشەکانی دیکەش ئەگەر وەکوتم تەمەشای بکەین لە پارالێلی تەندروستی گشتی شێخان ئەمەلی هەیە و هەروەها لە کۆلێژی تەکنیکی کارژێڕی ئاکرێ تەکنۆلۆژیای زانیاری کارژێڕی لە جیۆلۆجی پترۆڵ لە زاخۆ و لە کۆلێژە ئەندازیاریەکانی تەکنیکی ئەندازیاری دهۆکیش ڕێگاوبان و وزە ئەو دوانە ئەمەلی وەرگرتنی هەیە. کاکە محەممەد دووبارە پرسیارەکەی دووبارەیە کاکە ئەحمەد بەدەربیانە مامۆستا تەکنۆلۆژی ئۆتۆمبیل لە کۆلێژی تەکنۆلۆژی هەولێر بۆتە ئەندازیاری بۆ ئەم ساڵ تەطبیق دەکرێت. بەڕێزم ئەندازیاری نییە با بڵێن کۆلێژی تەکنۆلۆژی هەولێر تەکنیکی ئۆتۆمبیل باشە 2 ساڵ و 4 ساڵە 2 ساڵ ئەخوێنیت کۆنمرەیەکت بۆ دەرەچێت ئەو کۆنمرەیە 160 لێ وەرەگرن لەگە 140 پۆلی 12 کۆیەکەنەوە کۆنمرەیەکی تازت بۆ دەرەچێت کە کۆنمرەکەت بۆ دەرچوو ڕیزبەندیەکەکەن
هەتا نیوە هەرچەند کەس بێ بۆ منە 7 کەس بێت 35 8 کەس بێت 40 50 کەس بێ 25 ئەوها لە یەک هەتاکو نیوە ئەتوانێت بچێت 2 ساڵ دیکە بخوێنە کۆلێژ تەواوکە ئەوانەی دیکەش ئەبێ بە شادەی مەعهەد تەخەڕوج بکەن. میهرەبان ئەڵێ باشترین بەش بۆ وێژەی بە معدەلی 77 هەولێر بێت و بەبێ پاڕانێ لە هەولێر سەرکەوتوو من جەزاک الله. ئینشاءالله ئێستاکانە تەماشایەکەم بزانین معدەلی 77 لە ئەدەبیەکان طبعا ئەو بەشانەی کە گرنگن ئەتوانین بڵێن قانونە لە ئەدەبیەکان یان ئاداب ئینگلیزیە و بەشی زمانی ئینگلیزیە، بەڵام مشکلەکە ئەوەیە چۆنەڵێیت تۆزێک ئەو دەرەجەیە کەمە بەداخەوە لە بەرەوەی ئەدەبیەکان قسمیان کەمە لەبەرەوە تۆزێک معدەلەکانیان کێشەی بۆ دروستە بێ، ئەو دەرەجانەی دیکە هەمووی نزمن تەنها ئەو دوو بەشە ئەگەر بڵێ بەرزن ئەگەر نا ئەوانەی دیکە هەر هەمووی دەرەجەکانیان بەڕاستی زۆر زۆر نزمە لە کۆلێژی پەروەردەیە کۆلێژی بنیاتە با بڵێن ئەوانە 77 کێشیان بۆ دروست ناکات، ینی غەیری زمان نەبێ زمانی ئینگلیزی باقیەکەی دیکەی هەر هەمویان ئەتوانن یانسە بۆ نمونە لە بنەڕەت زمانی عەرەبی بەرزترین دەرەجە لە سەلاحەدین 7 کەواتە هیچ مشکلەیەکی نییە. لە زمانی ئینگلیزی زانکۆی سەلاحەدین لە پەروەردەی بنەڕەت 79 وەرگرت ئێوارانەکەی 72 ینی با بڵێن پارالێلەکەی 76.2 ئەوانە ئەتوانێت ئیسفادەی لێ بکەن تەنها و تەنها قانونی لێ دەرکە و ئادابی ئینگلیزی لێ دەرکە با بڵێن کۆلێژی زمانی ئینگلیزی هەموو بەشەکانی دیکە ئەتوانێت پڕ بکاتەوە. ژیارانەتۆمی ئەڵێ ڕەحمەت لەوەی پرسیاری دووبارە نانووسێت دەستی خۆش وەڵاهی ئەوە خۆ فکرەیەکی جوانە بەڕاستی دوعایەکی خێر بۆ کەسێکی خەراب نییە. عەبدوڕەحمان دڵشاد دەڵێ ئەندازیاری دروستکردن 74.2 وەرم دەگرێ گشتی وەڵاهی گشتی زەحمەتە ئەندازیاری ڕاستە و بەشە کۆنمرەی زۆر زۆر کەمی ئەندازیاری دروستکردن. ئەگەر هەڵە بم لە بەشی میکانیکەوە بزانم بەڵێ 77.4 بۆ زانکۆڵایانی پارێزگا بووە و 78.6 بۆ گشتێکەی بووە، یعنی بە 74.4 تۆزێک زەحمەتە وەرگرتنەکەی بەڕاستی تۆزێک ئەستەمە وەربژیرێت. دەستخۆش بۆ کاک موحسین ئیبراهیمی پور کۆمەڵێک ئیمۆجی لایکی ناردووە. ئیسلام سەربەرزیە پرسێ سلام علیکم و علیکم سلام و رحمة الله. ئەگەر کەسێک 89.7 هەبێت لە زانستی لە هەولێر چ بەشێک وەری دەگرێت بە تایبەت بەشە پزیشکیەکان وەکو بەشە پزیشکیەکانی کۆلێژ ئەگەر مەبەستە شیکاری ئەوە فت با بڵێن دەرەجەیان بەرزە تەنانەت لە علوم بایۆلۆژی پزیشکیش تۆزێک ئەمەلەکەی کەمە، بەڵام لە علوم بایۆلۆژی لە کیمیا لە چارەسەری سروشتی زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر وەکو کۆلێژ ئەو سێ بەشە لێوەی نزیکە زائیدەن با بڵێن دەرمانسازی وەکو مەعهەد ئەمجا بێنە خوارەوە بۆ بەشەکانی تری مەعهەد لە پزیشکیەکان، بەڵام وەکو کۆلێژ زیاتر ئەو سێ بەشە بایۆلۆژی و کیمیا و زائیدەن چارەسەری سروشتی لە زانکۆی پۆلیتەکنیک. ڕێیان خان دیارە پێشتر پرسیارێکی کردو ئەڵێ زانستیم ئەوەزان وەڵامیماندایەوە کوردە برسێ من ڕزبەندیم نەکردو هیچ کێشە هەیە بەڕێزەکەم کێشە نییە، بەڵام تۆ کاتێ ئەچی فۆرم پڕەکەیتەوە ئەگەر ڕێزبەندیت کرده بێ چۆنەڵی سترێس لەسەر کەمترە تۆ لەوێ سەر لێ شێوێ کاتی ئەو کەسێک کە قسەت بۆ ئەکات تۆ 50 بەش لەوانەیە 2 ساعت و 3 ساعتت پێ بوێت هەتاکو بەس شیکردنەوەکەت بۆ ئەکات دەی هەتا تۆ هەڵێ بژێری تۆ ئەمانە کەواتە تۆ مافی چەندین تەڵەبەی دیکەت خوارد. بۆیە هەر لێرە لەو پرسیارەشەوە داواتان لێ یەکەم ئەنی کاتێ ئەچن بۆ پڕکردنەوە وەرەقەیەکتان لەلابێ مسودەیەکتان لەلابێ ئەو بەشانەی لە دڵتانەوە نزیکە ئەو بەشانەی لە کۆنمرەکانەوە نزیکە یعنی بە شێوەیەکی زۆر زۆر باش چۆنەڵی ئەوەی بکەن ڕیزبەندیش بکە هەر هەڵنا هەڵی بژێرن ئەنی هەڵبژارنەکە ئەگە سەریع بێ بچێتە سیستمەکەەوە لەوێ لە سیستمەکە
کۆنتڕۆڵکردنی و جێگۆڕکردن و مناقەشەکردنی زۆر ئاسانترە بێت بۆ پێم باشە کاتێ سەردانی هەر شوێنێک بکەن سنتەرە یا هەر شوێنیشی ترە لای برادێک بڕێکەنەوە لای خزمێک لای ناسیارێک لای دۆستێک ئێوە هەڵبژارنەکانتان بکەن هەڵبژارنەکانتان ینی کۆمەڵێ بەش تۆ نزیکەی 600 بەشمان هەیە ئێمە لە کوردستانە ئەنی معقول نییە تۆ لە 600 بەشە نەتوانانی 25 بەش هەڵبژێری هەرنا پارالێل و ئێوارانی لەگەڵادا بنە یعنی تۆ بەس ئەتەوێت لە پزیشکەکان بێتەوە باشە بەسەر چاو هەموو بەشە پزیشکەکانی سنووری هەولێر بنووسە لە هەولێر لە کۆیە لە سۆرە لە شەقڵاوە پاشان وەرە هەمووی بە پارالێل بنووسەرەوە هەمووشی بە ئێواران بنووسە ئەوەی کە هەیەی نزیکەی 30 بەش 35 بەشەکە ینی هەر ئەوەندانت بەسەوە بۆیە ینی تکام وایە کات پێش ئەوی بچن سەردانی ئەو کەسانە بکەن کە فۆرمتان بۆ پڕکاتەوە ڕێزبەندی مەرج نییە ئەو بەشانەی ئێوە ئەتانێ هەڵ لە دڵتانەوە نزیکە هەڵتان بژات ینی لەوێ شتەکانت لێ تێکەڵاو نەبێتەوە تۆ بەتەمای بەشێکی سێرەکەی بەکەوچیز نایەت ئەنی ئەل لەقەل هەنێ پرسیارت کرد بێ معقول نییە تۆ نزیکەی مانگونیوە کە بۆ 2 مانگەچێت تۆ پۆلی 12 تەواو کردو تا ئێستاکان نتوانانی بێت زانیاری لەبارەی بەشەکانە وەربگری ڕێزبەندیەکی ئەگەر بچووکیش بێ کرد بێتە ینی وا باشترە بیکەن بەڕاستی ڕێژوان عوسمانە پرسێنەوە 6 دەرمانسازی بە پارالێل یان سەرکردن وەری دەگرێت وڵی شەڵ ئومێ دەکەین ئەو دەرەجێ لە دەرمانسازی پارالێل وەربژێت هەرچەنێ ئومێ دەکەین لە زانکۆڵاینەکەشی بێت بەڵام زانکۆڵاینەکەی تۆزێک زەحمەتە حەما 007 ئەڵێ 96.4 تەلارسازی سلێمانی وەردەگرێت لە تەلارسازی سلێمانی ئەگەر بێت و تەمەشایکەین 96.4 ئینشاءالله ئەمەلێکی زۆر باشتە تەنها 0.4 دەرەجە فەرقە لەگە ساڵی پار ئێمە ئومێ دەکەین ساڵ دەرەجەش دابەزی ئینشاءالله لەبەرەوە ئومێت هەیە ئینشاءالله بە پشتیوانی خۆی گەورە وەربژێت عەبدوڕەحمان دڵشاد ئەڵێ ناونیشانتان لەکوێیە بەڕێزم وەکو وتمان لە سەرۆکاتی زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر بەڕێبەراتی تۆماری گشتی تەنیشت وەزارەتی خوێندنی باڵا بەرامبەر کۆلێژی کشتوکاڵ تەنیشتی لای ڕاستمان با بڵێن مزگەوتی ڕەشاد موفتی و کۆلێژی پەروەردەیە سەفارەتی ئەڵمانی لێمانەوە نزیکە ینی تر بەکۆی گشتی لەو مەنتیقەیەن لەوێ پرسیار بکەی ئەیدۆزیتەوە ئینشاءالله ڕۆشنخانە پرسێ سلام علیکم علیکم السلام ورحمة الله وبركاته کۆلێژی تەکنیکی ئینفۆرماتیک لە زانکۆی پۆلیتەکنیک بۆ بەشی نێتوەرک شادەکەی بڕاپێکراوە هیچ کێشەیەکی هەیە بەڕێزم وەکو زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی ماوەیەکە من ئاگادارم ئیشێکی باشی لەسەر کراوە لە کوردستان و لە زۆربەی وڵاتانی ئەوروپا کێشەی نییە و ئەتوانەی ماستەر و دکتۆرای خۆت بخوێنی ئیشی تیا بکەیت بەڵام لە حکوومەتی عێراقی بە هەندێک کێشەی سیاسی و هەندێک بابەت خۆتان نزانن ڕبط کراوە بە هەندێک زانکۆی ئەوانەوە کە لە کوردستان ئەترافی پێ ناکرێت ئێترامانە چۆنەڵی تۆزێک سیاسیە تێکەڵاو کراوە ساڵی پار زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر مشکلێنەما ئەترافی پێکرا لە هەڵەبجاوازان وەکو زانکۆی ئەترافی پێکرا مشکلێنەما گەرمیان و پۆلیتەکنیکی سلێمانی ماون ئێستا دهۆک ماوە ئیشی لەسەرەکەی ئینشاءالله لە نزیکانە ئەویش تەواوکرێ بەڵام وەکو کوردستان وەکو وڵاتانی دەرەوە تورکیا و قوبروس و هەندێک وڵاتی تری ئەوروپی وەکو ئەڵمانیا و ڕۆمانیا و ئەوانە هیچ کێشەیەکیان نییە و ئەتوانی لەوێنانە ماستەری خۆت بخوێنیت تەوحید دەپرسێ مامۆستا 74.5 زانستی چ بەشێکی بۆ باشە بەڕێزم لە بەشە پزیشکیەکان ئەگەر لە هەولێریت کۆیە سۆران تەقتەق بە ئێواران ئەتوانیت لە شیکاری و پەرستاری جێخۆت بکەیتەوە لە تەندروستی کۆمەڵ لە تیشکی ئێوارانی هەولێر ئەفەن با بڵێن پارالێلی هەولێر لە شەقڵاوە ئەگەر هەڵە نەبم نزیکە لەو کۆنمرەیەوە خراپ نییە ئەنی ئەو شوێنانە شوێنی باشن ئەگەر نا ئەتوانیت بەشی ئایتیەکان یان با بڵێن کارژێڕی کار و ئەوانە بەشی باشن مەرزایراڵە مامۆستا کرێ پەیمانگەی ژمێریاری چەنە پارالێل و ئێواران بەڕێزانیستە پارالێل و ئێوارانێک سعرا ئەگەر هەڵە نەبم بۆ هەریەکێکیان 875,000 ئەگەر هەڵە نەبم وەکو پەیمانگە
بۆ کۆلێژەکەشی 1,100,000 دینارە. وابزانم بە گەشتە خوێنرێتەوە ئەگەر هەڵە نەبم. بەشی بایۆلۆجی فیزیکی بەشێکی چۆنە لە ڕۆیش کردنەوە. ماشەڵڵا 4 جاری لەسەر یەک ناردێتەوە هەمان پرسیار ئەوێ بەدڵنیایی بخوێندرێتەوە مە لە خزمەتان بەڕێزم. بایۆلۆجی فیزیکی بەشێکی باشە لە ڕووی ئیشکردنەوە ئیمساڵ تەخەڕوجی هەبووە، بەڵام ئەتوانێت لە مختبەرەکان ئیش بکات، لە شیکاری نەخۆشی ئیش بکات. ئەو مختبەرانەی کە لە بازاڕا هەن، بەڵام فحوساتی کیمیایی قانونیان نابێ بکات، نابێ قانونیان ئیشی با بڵێن ئەوە بکات، فحص و ئەوانەی کیمیایی بکات، لەبەرەوەی ئەو لە ڕووی بایۆلۆژیەوە ئیشەکات عام نییە، کیمیایی نەخوێندووە، لەبەرەوە زیاتر لە ڕووی بایۆلۆژیەوە ئیشەکە. بەڕێزەکەم کاک سەفەر مەحموود ئەپرسێت نرخی پارالێلی ڤێرتەرنەری شەقڵاوە چەندە بە داشکاندنەوە؟ ئەگەر هەڵە نەبم بە داشکاندنەوە 875,000 دینارە. محەممەد حەیدەر ئەپرسێت مامۆستا بەشی بازارگەری نێودەوڵەتی و زمان چ زمانی دەخێنرێت؟ داهاتووی چییە؟ بەڕێزم ئیحتیمامێکی زۆر بە زمانی ئینگلیزی ئەدەن، هەموو خوێندنەکەشی ئینگلیزیە، وا سەبارەت بە مارکتینگ و بازارگەری و ئەو بابەتانەیە کە تۆ لە ماڵێکە شێوازی بە بازارکردن و مارکتینگی ئەو شوێنە جێبەجێەکەیت. ئەو بەڕێزە زۆربەی زۆر پرسیارەکانی دووبارە کردوەوە بەداخەوە، ئەوە ئێستا لێرە دەجاری دیکەش دووبارەی کردوەوە لەو بینانەیە ئەمەشدار کەوتمان زۆر جار پرسیارمان لێ ئەڕوات. ئەو بەڕێزەی سەرەتاش گەیەی کرد ئەڵێن هەستەکەم لایڤ نەبێ، وەڵڵاهی لایڤە، بەڵام ئەو کێشانەمان بۆ دروستە بێت. عەبدوڵڵا برادۆستی ئەڵێت سڵاو لە مامۆستا، سڵاو لە ئێوەی بەڕێز، پەیمانگەی پەرستاری پارالێلەکەی بڕی پارەکەی چەندە بۆ ئەم ساڵ؟ هەروە سەدا چەند داشکاندن کراوە؟ بەڕێزم 145 داشکاندن کراوە، پەرستاری 2 ملیۆنە بۆتە 1,100,000 دینار. ئەگەر بەردەوام بێت ئەو بە 1,100,000 دینار ئەڕوا، ئەگەر بەردەوامیش نەبێت ئەوە با بڵێن ئەبێتەوە 2 ملیۆن دینار. دیار سەردارە پرسێت 95.4 هەیە لە سلێمانی، وتت ئەگەری سەیدەلیا دهۆکت هەیە، جا ئایا سەرکردنی سلێمانی بە مسۆگەری وەرم ئەگرێت؟ بە دڵنیا بینەوەلەوە نازانم ئەگەر منت بێتم لە دەرمانسازی دهۆک، چونکە دەرمانسازی دهۆک 96 بۆ گشتی 98 وەرگرتووە، بە پارالێلەکەی بۆ گشتی 97.6 وەرگرت، چکە گەبەرەز لە سلێمانی بیت ئەوە ینی ئەگەرت کەمە بۆ سەیدەلیەکەی بەڕاستی. بۆ سەرکردنەکەش ئەگەر تەمەشایەکی بکەین، سەرکردنی دهۆک ئەمەلت هەیە، بەڵێ لە سەرکردنەکە ئەمەلت هەیە، لە زانکۆڵاینەکەی ئەگەری کەمترە، بەڵام لە پارالێلەکەی ئەگەری زۆرە لە سەرکردنی دهۆک بێتەوە. بەڵام بۆ دەرمانسازەکەی ئەگەر وتبێت شم من داوای لێبوردنەکەم ڕەنگە باڵە تێگەیشت بێتم، نەمزانێت کە بەڕێزت دانیشتووی سلێمانیت. ئەو پرسیارانە دووبارەیە جاریشی تر دیجۆن پۆستس ئەڵێ مامۆستا کۆلێژی زمانی ئەڵمانی یان فەڕەنسی چۆنە بۆ داهاتوو؟ وەڵاهی بەڕێزەکەم من ناڵێم هیچ بەشێک خراپ نییە، بەڵام گرنگ ئەوەیە تۆ بتوانیت هەلی کار بۆ خۆ دروستکەی لە زمانانە. لێرە لە کوردستانە سەفارەتەکان یان هەندێک منەظەمات یان هەندێک حاڵەت ئیشی بۆ شوێنانیە، بۆیە بەڕاستی تۆزێک هەلی کاری زەحمەتە. بەڵام مثل من کوڕە خاڵی خۆم تەواوی کردووە و زمانی ئەڵمانی، ئێستا لە ئەڵمانیا خەریکی خوێندنی ماستەرە، حتمما لەوێ ئیسفادەی لێ ئەکات، بەڵام لێرە تۆزێک زەحمەتە بەڕاستی. ئەوانە هەمووی دووبارەن. کاکەبیر ئەڵێ ئەرێ بەش بۆوە سپام ئەەکەی، نازانم من شتێ ناگەم.
کاکەمیر ببوورە ئەگە ڕوونکردنەوەی زیاتر بدەی نازانم مەبەستە چییە و تێنەگەیشتم لەو پرسیارە ببوورن. محەممەد حەیدەرە لە مامۆستا بەشی بازارگەری نێودەوڵەتی و زمانچی زمانێک ئەو وەڵامماندایەوە. محەممەد حەیدەر دووبارە هەمان پرسیاری کردوتەوە بە هەمان شێوە ئەم بە ڕێزانە هەمویان هەمان پرسیاریان کردوتەوە بەداخەوە ینی تکایە ئەوەنە پرسیاری دووبارە ینی بەڕاستی پرسیارە زۆرمان لێ ئەڕات ئێستا ینی ئەگەر بێت و سەفەرمەوە نیوەی پرسیارەکانمان لێ تێکەڵاو بوو بەڕاستی هەتا شوێنی خۆمان کردێ شوێ بووە بەهۆی ئەو دووبارە زۆرانەوە لە دەستمان ڕۆی بەداخەوە ئەو هەموو دووبارەیەکە دێتەوە بەڕاستی پرسیارەکانمان لێ تێکەڵاوەکات بەداخەوە ئەمانە هەمووی دووبارەیە شۆخانجەبار ئەلێرە وڵاهی نامێ پرسیارەکانمان لەدەست بڕە بەڕاستی هەڵوێست ئەبوو بەکرە پرسێت مامۆستا 97.2 ئەگەری چی هەیە 97.2 وەڵاهی ئەگەرێکی زۆری دەرمانسازی هەیە ئینشاءڵڵا و کەمێکیش شکمان لە پارالێل و ئەوەی سەیدە ئەفۆن ئەسنانیش هەیە ینی بۆ خۆم تەوەقوع ئەسنانەکەم هەسەر لە پارالێلەکەی تۆزە نزیکترە ئەوە بەپێی ئەو دەرەجانەی کە ئەم ساڵ هاتوتەوە بەڕاستی هەما پرسێت تەلارسازی لە ڕووی ئیشکردنەوە چۆنە وەڵای تەلارسازی بەشێکی زۆر باشە لە ڕووی ئیشکردنەوە بەڵام کێشە ئەوەیە ئێستا پرۆژە نییە ڕۆژگارێک یەک نەخشەی خانووی دروستەکرد یەک نەخشەی بینایەکی دروستەکرد $3 دۆلاری وەرەگرت بەڵام ئێستاکانە خەڵک لە ئینتەرنێتەوە ئەچێت خەریتێک ڕاکێشێ ئۆنانە لەگەڵ ئەوانە ئیش ناکات یان هەندێک دیزاین هەیە کە ئەتوانێت بیکات ئەو ئەگەر بتوانین لەو بابەتانە ئیشکی ئیسفادەی زۆری لێکەین ئاوا حەمامین ئەڵێ من لە هەڵەبجە 91.7 باشترین بەشکەوەرم گرت لە هەولێر و سلێمانی و هەڵەبجە کامانە وەڵاهی بەڕێز دەکەم لە هەولێر تۆزێک ئەو دەرەجەیە بۆ تۆ احتیمالی چارەسەری سروشتی و ئەو بابەتانە هەیە بەڵام لە سلێمانی ئەگەرەکانت باشترە بەڕاستی بنمە ئەگەر ئێستا سێری زانستە تەندروستیەکان بکەین لە هەولێر با بڵێن کیمیای کلینیکی ژیانیش تەنانەت 96 وەرگرتووە با بڵێن بۆ تەڵەبێ دەرەوە لەبەرەوە تۆزێک زەحمەتە ئەگەر بین سێری شیکاریەکان بکەین 91.7 لە با بڵێن لە چەرمۆ ئەمەلی وەرگرتنت هەیە لە زانستی تاقیگەی پزیشکی لە هەڵەبجە ئەمەلی وەرگرتنت هەیە لە زانستی تاقیگەی پزیشکی لە ڕاپەڕینیش ئەمەلت هەیە لە زانستی تاقیگەی پزیشکی لە سەرکردن تۆزێ ئەمەلت کەمە بەڕاستی بەداخەوە لە پەرستاری ڕاپەڕین یعنی ئەمەلێکەیە بەڵام زۆر نییە تەنها ئۆپەرسانیشمان هەیە لە سنوور سلێمانیەکە ناوچەی وەرگرتووە بە پارالێلەکەی ئاگدار بە نانیاوانەی وتمان هەمووی بە پارالێلەکەی بوو تۆزێک زەحمەتە بۆوانی کە لە ڤێرتەرنەری بە هەمان شێوە لە پارالێلەکەی نزیکێتنە لە زانکۆڵاینەکەشی نزیکی لە سلێمانی بەڵام کەمتر لە دهۆک تقریبن بە زانکۆڵاینەکەی نزیکی ئەمەلێکەیە کە وەرە بگرێت پزیشکی ڤێرتەرنەری ئەگەر بینە سەر کۆلێژی ئەندازیاری بەس لە سلێمانی لە بەشەکانی تەلارسازیە تەنها پلانسازی شارەتوانیت ینی ئەمەلێکت لێ هەیە وەربگیریت لە هەولێر بە پارالێل لە تەکنیکی ئەندازیاری سیستمی زانیاری ئەمەلێکی باشتەیە کە وەربگیریت لە بەشەکانی تر لە شارستانی لە هەڵەبجە بە زانکۆڵاین و پارالێل ئەمەلت باشە لە گەرمیان بە هەمان شێوە لە ڕاپەڕین بە هەمان شێوە لە شارستانی و ئیتر پێ ئاتوانی بیتە خوارەوە بۆ بەشەکانی تریش ڕۆژهات ڕزگار ئەڵێت 92.96 ئەگەری پرۆگرامسازی هەیە کە بە پارالێلیش بێت لە پرۆگرامسازی دوو شوێنمانەیە
بەڕێزت معدلت 92.96 بە پارالێلی کۆیە ئەمەلێکی کەمەتێ ساڵی پار 94 وەرگتووە احتیمالی هەیە ئەم ساڵ تۆزێک دابەزی و ئینشاءالله ئەو کۆنمرەیە وەربگرێت. محەممەد حەیدەر وەڵاممان داوەتەوە ئێڤان ئێمەس لە دهۆک 81.2 پەرستاری وەرەگیرێت. ئێستا تەماشایەکێکین ئاحادی پەرستاری بزانین ئایا بۆ کۆنمرێ لە دهۆک پەرستاری دهۆک بەڕێزم 84 وەرگرتەوە بۆ خۆی پەرستاری خودی شاری دهۆک، بەڵام بە پارالێل و ئێواران 78 بە 75 ئەمەلی زۆر لە خودی ئەوێ، بەڵام شوێنی دیکە هەیە سەر بە دهۆک با بڵێن بۆ نمونە لە زاخۆ 82 وەرگرتووە لە بەڕێستەوە نزیکە بە زانکۆڵاین، لە ئاکرێ 80.5 وەرگرتووە هەر نزیکە لە بەڕێستەوە و بەردەڕەشمان هەیە 79 تقریبا 79.5 وەرگرتووە، ئەویش ئەمەلی هەیە لە پەرستاری بتوانیت داوامی تیا بکەیت لە سنووری هەولێرە. کاک هەڵوێستە بەکر وەڵامماندایەوە، ڕۆژهات وەڵامماندایەوە، کاک هەڵوێست بەکر جاریشتر، محەممەد حەیدەر، ینی بەڕاستی و پرسیارانە هەمووی دووبارەم بەداخەوە. خانخانە پرسێت بێزەحمەت 86.9 زانستی لە سلێمانی لە چ بەشێک وەردەگیرێم؟ ئەی ئەمەل هەیە لە پەرستاری وەربژیرێم 86.9 لە پەرستاری سلێمانی ئەمەلێکی کەمت هەیە بە زانکۆڵاین، بەڵام بە پارالێل ئیشاڵڵا کێشە نابێت. ئەگەرنا لە پەرستاری ددان لە چەمچەماڵ، لە هەڵەبجە، لە کەلار، لە دەربەنیخان و با بڵێن پەرستاری پێنجێن، ئەوانە هەمووی شمولتەکە مشکلەیەکت نییە، بەڵام وەکوتم بۆ خودی سلێمانی تۆزێک ئەمەلەکە کەمترە. ئەگەر شیکاری نەخۆشیەکان تەمەشا بکەین بە هەمان شێوەی پەرستاریە غەیری خودی سلێمانی نەبێت کە بە پارالێلە شوێنەکانی دیکە هەر هەمووی بە زانکۆڵاین ئومێدی هەیە ئینشاڵڵا وەربگیریت. ئەو بەڕێزانە پرسیارەکان زۆری دووبارەیە بۆیە بەداخەوە لەو بینانە پرسیاری هەندێک بەڕێزمان لێ تێکەڵاوە بێت، ڕەنگە باز نێن بە حسابی ئەوەی کە دووبارەیە. ئینشاڵڵا ئەو پرسیار لە چ بەشێکی پەیمانگەی پزیشکی وەردەگیرم لە هەولێر بە پارالێل و زانکۆڵاین بە کۆنمرەی 80.822 بەڕێزم ئەو کۆنمرەیە ئەگەر بۆ نمونە ئێستا لە شیکاری لە هەولێر 84 وەرگرتەوە، بۆیە ئەوەی بەڕێزت کە 80.82 ئەمەلی کەمە لە هەولێر، بەڵام بە پارالێل و ئێواران لە هەولێر هیچ کێشەیەک نییە وەکو شیکاری. پەرستاریش بە هەمان شێوە لە خودی هەولێرە. ئەگەر بینە سەر ددانسازی 86 وەرگرتووە، پارالێلەکەی 82 ئەمەلت کەمە بەڕاستی، ئەفەن 82 وەرگرتووە ئەمەلت هەیە لە زانکۆڵاینەکەی، ئەوە سلێمانی بۆ ئەو یەکەم پێ خوێنمانەوە. لە بەشی تیشک ئەمەلت هەیە بەڵێ لە هەولێرە هیچ مشکلەیەکرد نییە و کۆنمرێ وەرەگیرێت. شیکاری نەخۆشیەکان لە کۆیە، لە سۆران، لە تەختاق، لە شەقڵاوەش بۆ پەرستاری زیاتر نزیکی لە شەقڵاوە، چونکە شیکاری شەقڵاوە وەکو کۆلێش حسابە تقریبەن. ئەگەر بێت و تەمەشای شەقڵاوە بکەین پەرستارەکەی 83 وەرگرتووە، پارالێل و ئێوارانیشی 79 بە 76 و بە هەمان شێوە پەرستاری کۆیە و سۆران و تەختاق ئەمەلی وەرگرتن لی هەیە، زائیدەن ئەو بەشانی دیکە باسمان کرد. ئەوانەی دیکە هەمووی دووبارەن بەداخەوە. ئیڤان وەڵامیمان داوەتەوە کە ژیرە پرسە مامۆستا 93.1 ئەگەری تاقیی زانستی چەرمۆ یان هەڵەبجەی ئەگەری هەیە بۆ ئەو دوو بەشە، ئەگەر سەیری بکەین وەکو کۆلێژ لە بەشی شیکاری زانستی تاقیگەی پزیشکی لە چ
چەرمۆ یان هەڵەبجە لە چەرمۆ 94 وەرگرتە پوینت هەردووچیان هەمان کۆنمڕیان وەرگرتەوە بەڕێزت 93 هەیە ئەمەلێکی باشە ئینشاءالله بە پشتیوانی خۆی گەورە 1.2 دەرەجە احتیمالی دابەزین هەیە ئینشاءالله بە پشتیوانی خۆی گەورە ئەمەلێکی تیا هەیە هەتا 180 ئەمەل هەیە کە ئینشاءالله وەربژێت کاکشاڵا و ئەو پرسیارەمان جواب داوەتەوە ئەوە حەمە ئەمین ئەویشمان ئەگەر هەڵا نەبم بەڵێ ئەویشمان جواب داوەتەوە ئیڤانمان جواب داوەتەوە کوردیش فود ئەڵێ سڵاو مامۆستا ئەگەر فۆرمی ئەهلی پڕ کەیتەوە وەرتگرێت دوایی کوچەڵی کەیتەوە ئەتوانی بیکەیتە تەحسین ئەهلی شتێکە حکومی شتێک ئەوان ئەڵێن ئەگەر حکومی پڕ بکەیتەوە نابێت زانکۆڵاوین پڕ بکەیتەوە باسی ئەهلیان نەکردووە لەبەرەوە بەپێی ئەوەی کە باسییان نەکردووە بەڵێ ئەتوانی بکەیتە تەحسین معدل بەپێی ئەوەی باسی ئەهلیان نەکردووە ئەگەدار بە چکە لە ڕێنمایەکان هیچ بەهیچ شێوەیەک ناڵێ هەر کەسێک فۆرمی ئاهلی وەرگرت و ناوی هاتەوە بە دڵی نەبوو بکاتە تەحسین معدل بووی نابێت ئەڵێ هەر کەسێک زانکۆڵاوینی پڕ کردەوە ناتوانێت کاکژیر پرسیارەکەی دووبارەیە شاڵاو ئێستا ئەو بەڕێزە ئەبێت لە حاڵمان حاڵی بێتە بۆتی ناگەینە پرسیارەکانی ئێوەی بەڕێز هەمووی تەواو ناکەین ئێوەش پێتان وایە لایڤەکانی ئێمە تەسجیل کراوە یعنی ئەوە زیاتر لە 5 دقیقە من ئەڕۆم ینی دەوێت زۆر بەوردی بگەڕێن پرسیارێک لەو بینانە هەبێت کە وەڵامم نەدابێتەوە وەڵامێک دەمەوە ئەگەر پرسیاری دووبارەمان بۆ نایەت ئەوە زۆر بە ئاسانیەتیان کۆنتڕۆلی زۆرترین وەڵامەکان بکەین یعنی ئێستا من لیستێکمە پێشە هەر هەمووی دووبارەیە یعنی هەر هەمووی پرسیاری دووبارەیە هەتا ئەگەمە پرسیارێکی نوێ ئێستا لەنا ئەو هەموویە بزانە خەریک و بەڕێ بکەم یەک پرسیارێکی کاڵێ جی ئایسکرمان شتێ وایە مامۆستا بەڕای تۆ علومی بایۆلۆژی ئەم ساڵ تا چەنددا دەبەزێت تەوەقوعی دابەزینی هەتا نزیکەی دەرەجەونیەک بۆ 2 دەرەجەی ئەکەین ئینشاءالله ئێستا ئەوانە دیکە هەمووی دووبارەن بەداخەوە ڕۆژهاتمان جواب داتەوە شاڵا و ئیڤان ئاواز ئەحمەد ئەپرسێ دەرمانسازی ئەگاتە چەند تکایە ئەخر دەرمانسازی کێ بەڕێزەکەم یعنی ئێستا بە هەموو بەعام ئێستا من دەبێ وەڵامت بدەمەوە بڵێم دەرمانسازی تەوەقوعی دەرەجەیەک دابەزین بکە ئەگەر تا 2 پوینتیش زیاتر واتە ئەتا 1.23 احتیمالی دابەزینی هەیە لە هەموو شارەکان من لە هەڵەبجە ئەوە وەڵامماندایەوە ئاسۆ ئەڵێت مامۆستا من لە کۆیە کوێ باشە بۆ پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاوین وەڵاهی معلوماتم لەسەر کۆیە نییە داوای لێبوردنەکەم ئەبێ بمبوریت بەڵام عادەتەن ئەوە قەناعەتیم هەتا بۆتان نەکرێت ئەو شوێنانەی کە ناوبانجیان نیە زیاتر با بڵێن ڕێکخراوەکان سەرپەرشتیەکان یان کەسانی دیار سەرپەرشتیەکان بچنە ئەو شوێنانە باشترە ئەو پرسیارانە هەر هەمووی دووبارەیە کاروان کوردی ژەڵە جیاوازی دەروونناسی ئاداب و دەروونناسی پەروەردە چییە وەڵا بەڕێز هەر دەروونناسین بەڵام ئەوەی پەروەردە بێتە مامۆستا ئەوەی ئادابیش وەکو توێژەرێک لە دەروونناسی وەکو توێژەرێکی کۆمەڵایەتی ئیشەکات ئەوە فەرقەکانیانە زیاتر ئەوە تقریبا هەر شوێنە بنە توێژەری کۆمەڵایەتی بە قەناعەتی جیاوازیەکی ئەوتۆیان نییە ژیرمان جواب داتەوە کوردیش فود وەڵاممان داوەتەوە ئاوا وەڵاممان داوەتەوە ڕۆژهات بەداخەوە ینی ئەو هەموو پرسیارە دووبارەیە بەڕاستی حەیف ئەبنە سەبەبی ئەوەی کە نەتوانین وەڵامی هەموو بەڕێزێک بدەینەوە کە لێرانە وەڵام داوای وەڵامەکان و پرسیاریان هەیە و ئەیانەیە سود ببینین لایڤەکانمان تا ئێستا ئەوە مراد نەجمەدین پاڵانی ئەڵێت ئەتوانین بە کۆمپیوتەرێکی ئازمە زانکۆڵاوی بکەینەوە بەڵێ ئەزیزەکەم ئەوە بە قووەتی ناوێت هەر خۆی مۆبایل زۆر عەمەلی نییە بۆی
شاشەکەی گەورە نیە ناتوانێت بە تەواوەتی کۆنتڕۆلی وەزعەکە بکات بۆیە ئایپادیش ئەتوانیت ئەگەر شاشەکەی تۆزێک گەورە بێت تابلێتەکان ئەوانەی کە حەزمیان تۆزێک هەبێت یان بە کۆمپیوتەر باشترە کێشەشی نییە هەر شێوەیەک بگرین ئەوەیە تۆ بەرنامەکەت بۆ بکاتەوە ئیشی لەسەر بکەیت. ناوازخان ماوەڵامدایەوە یا پرسێت سڵاو مامۆستا کۆلێژی پۆلیتەکنیکی کارژێڕی باشە یان پەیمانگەی تەکنیکی کارژێڕی کار کامیان باشترە فەرقیان چییە بۆ دامەزرانی وەڵای بەڕێزم تەواوان کۆلێژەکەی باشترە کۆلێژی بڵێن زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر کۆلێژی تەکنیکی کارژێڕی باشترە چکە شادەکەی بەکالێرۆسە ئاسانترە بۆ ماستەر و بۆ دکتۆرا بخوێنی کۆلێژە باشترە لە پەیمانگە حتمما ئەو لە پەیمانگاکەی باشترە کە هەمان بەشە دەنگی دەریا ئەڵێت مامۆستا 76.9 چ بەشێک وەری دەگە بە پارالێل زانستی بۆ بەشی تیشک و بڕی پارەکەی چەندە بەشی تیشک لە پەیمانگە بە معدلی 75 لە هەولێر با بڵێن خۆ لە سلێمانی لە هەولێر هەمانە لە هەولێر 79 وەرگرتووە 76 تۆزێک ئەمەلەکەی کەمترە بە زانکۆڵایین بەڵام بە پارالێل 75 وەرگرتووە تقریبا 76 وەرگرتووە لەوەی 75.95 ئینشاڵڵا ئەمەلی وەرگرتنی هەیە ئەوانە هەمووی دووبارەن بەڕاستی ئەوە چەند دەقەیەکمان لێڕە هەمووی پرسیاری دووبارەیە هەر هەمووی وەڵام دراوەتەوە هەمووی دووبارەی کردوێتەوە لەکی ئەپرسێت سڵاو بەڕێزبێ زەحمەت ئەم ساڵ 91 بۆ بەشی یاسا چۆنە ئەم ساڵ وەڵی بەشی زۆر باشە بەڵام گرنگەوە بە کردیت کۆنمرەکەت دانەبەزێ ئاگادار بە ساڵی پار سلێمانی 90 وەرگرتووە هەولێر 85 وەرگرتووە ئەگەر باسی سلێمانیەکەیت باشە بەڵام بە کردیت ئاگادار بە کۆنمرەکەت دانەبەزێت بەداخەوانە هەمووی دووبارەن خەنجەبانەوەی شەر دووبارەیە عەلی گەیمەر ئەڵێ مامۆستا 88 زانستی ئەگەری چییە لە هەولێر بۆ کۆلێژ وەڵاهی ئەگەری فیزیای پزیشکیە با بڵێن کۆلێژی علوم ئایتیە یەک دوو بەشی بڵێن چۆنەڵی ئەندازیاریە ئێستا لە کۆلێژەکانی ئەندازیاری پلانسازی شارێکێکە لەوانەی کە وەرێگرێت بە 87 یان با بڵێن ئێستا ڕێگاوبان ڕووپێوان تەکنیکی ئەندازیاری ڕێگاوبان با بڵێن لە سۆران ئەندازیاری نەوت ئەندازیاری کۆیە کیمیاوی نەوت و وزە ئەندازیاری کیمیایی لە سۆران لە کۆیە جیۆتەکنیک لە کارەبای سڵاحەدینەوە نزیکە لە میکانیک و میگاترۆنیک وزە دروستکردن ئەو قسمانە هەر هەمووی وەکو کۆلێژ بتوانیت وەری بگریت ئەمی پڕی بکەیتەوە ئینشاڵڵا ئەمەلی وەرگرتنت هەبێت ئەوانە هەر هەمووی دووبارەیە هەرێمە پرسێت 96 لە سێ بەشە پزیشکەکەی مەجالی وەرگرتنی هەیە لە هەر کوێیەکی کوردستان بێت خۆم لە هەولێرم بەڕێزی بۆ توبعامەکان
بەعام ئەمەری کەمە ئەتا لە دهۆکیش لە ئەسنان ئەمەلێکی کەمی لە دهۆک ڕەنگە هەبێت بە پارالێل لا دەرمانسازیەکانیش بە هەمان شێوە لە هەولێر لە دهۆک بە پارالێل لە هەولێرش ئەمەلی نزیکە لە زانکۆڵاین بەڵام لە پارالێلەوە نزیکترە ئەوەکو سێ بەشە پزیشکێکە ئەوانە دووبارەن ئەوانە حەفدە ئەڵێ سڵاو بەڕێزم ئایا کۆلێژی بازرگانی گشتی بەشی تەکنەلۆژیای زانیاری لەگەڵ کۆلێژی کارگێڕی و ئابووری بەشی ژمێریاری سەربەدەرچوانی بەشی وێژەی یان زانستین یان هەردووشیانن بەڕێزم ئەوانە هەرچیان زانستی هیچیان وێژەیی نی هەم ژمێریاری هەم تەکنەلۆژیای زانیاریەکەش ئەوانە هەمووی دووبارەن ئەخوامانە هەر هەمووی دووبارەیە زیرەک سەرمەمێ پرسێ 68 پەرستاری لە شێوەری دەگرێت وەڵاهی یەک ئەمەلێکی زەعیفی لە تەقتەق هەیە بە ئێواران ئەوش زۆر زۆر زەعیفە ئەمەلەکە ئەگەر نا ئیلا ئەهلی ئەوانە هەر هەمووی دووبارەیە سلوە حوسێن پرسیارەکەی سروە خان بڕوا بکەن 190 ئەو پرسیارە دووبارانە گەورەترین کێشەی بۆ ئێمە بەڕاستی دروست کردووە ئەنی بەداخەوە خۆزگەوان نابوو حیسەوە هەنێک لە پرسیارەکانمان دیسان لە دەسەڵی کوردیش بۆیە پرسێت سڵاو بەڕێ بێزەحمەت 72 بەشی ژمێریاری زانکۆی سەلاحەددین هەولێر وەرم دەگرێ ئەوە بەشێکی چۆنە زۆر سوپاس 72 بۆ ژمێریاری تەوەقۆم وایە کێشەی نەبێ ئینشاڵڵا دەبێت دنیاش ببینەوە لە ژمێریاری زانکۆی سەلاحەددین 69.8 وەرگرتووە بەڵێ ئینشاڵڵا کێشەی نییە و بەشێکی باششانی خۆ لە عالەما دووەم ئیشە لە ئاستی ڕۆی عالەمیە بەڵام لە کوردستانە کەسانی وا هەیە کە ئیشی ژمێریاریەکەن اختصاص نین بەڵام بە حکمی زیرەکی و توانای خۆیان توانیانە فێری ئیشەکە بن و ئیشی تیاگەن ئەگەر نا بڵێ بەشێکی زۆر زۆر باشە مەریەم عەدنانە پرسێت سڵاو ئایا نمرەی 86.13 پەیمانگەی دەرمانسازی هەولێر بە زانکۆڵایی یان پاراوی وەرنمرەی 84.5 پەیمانگەی پەرستاری هەولێر بە زانکۆڵایی وەری دەگرێت بۆ دەرمانسازیەکە بە پارالێل احتیمالی زیاتری هەیە وەربژیرێت زەحمەتە بۆ با بڵێن زانکۆڵاین و 84کەش ئەمەلی هەیە بەڵێ ئەگەر دڵنیاش ببینەوە لە پەرستاریەکە بەشی پەرستاری لە هەولێر 86.8 وەرگرتووە وەڵاهی ئەمەلی هەیە بەڵام ئەمەلەکەی بوو شێوازە باشە نییە کە بتوانین بڵێن جێی سیقەیە گوڵا منە پرسێت دەبێت نمرەی ئینگلیزی چەندە تا لە بەشی ئینگلیزی دێمە وەرگرتن بەڕێزم لەبەرەوەی بە کریدیتە هەتاکو زیاتر بێ باشترە ئەنی کێشە نیە با 50 هەبێ
بەڵام لەبەرەوەی 20 دەرەجەی کریدیت لەسەر ئینگلیزی ئەو کاتە دەرەجە دابەزێنە مشکلت بۆ دروست دەکات هەرچەنە بەرزتر بێ قازانجی بۆ تۆ باشترە هۆنیا هادیە پرسێت بێ زەحمەت جیاوازی چییە لە نێوان کارگێڕی گشتی و کارگێڕی کار کارگێڕی گشتی هەموو کارگێڕیەکان ئەگرێتەوە کارگێڕی کاریش شوێنەکان ئەگرێتەوە بڵێن کارگێڕی بەعام هەرچی شتێک کارگێڕی بێ لە ماڵ و لە دایرە و لە خەستەخانە و لە هەموو شوێنەکان بەڵام کارگێڕی کار کەمێک ینی وەڵایەتوانم بڵێم هەر یەک شتیشن بەخوای ینی ناوەکەیان ئەوەندانە یعنی هەتا تو کارگێڕی کارت تەواو کردبێت هەموو بەشەکان ئەگرێتەوە زیاتر ئیدارەدانی وەکو کارگێڕی کار کەمێک بەلای ئیدارەدانی کۆمپانیا و ئەو شتانە ڕەوە لەو کانداوایری شەتوانی هەر ئیشی تیا بکەیت هاژۆ ئاکرەیە پرسێ مامۆستا بەشی کوردی لە ئاکرێ پار ساڵ 71.9 هاتبوو ئەم ساڵ دەرەجەم 72.2 لە کوردی هەفتام هەیە دێتەوە بەڕێزم 72.2 کە جارانی 0.7 و کوردی جارانی 0.2 بکە ئینگلیزی و عەرەبیشت جارانی 0.05 بکە 0.05 هەر هەمویان کۆکەرەوە نەتیجەکانیان ئەگەر معدلت لە 71 دەرچوو 71.5 دەرچوو هیچ مشکلەیەکت نابێت ئینشاءڵڵا بە پشتیوانی خوای گەورە دەرەجەکەت ئەوەندە نابەزێ و وەرشێژیرێ بە پشتیوانی خوای گەورە ئەلێرە دووبارە پرسیاری دووبارەمان زۆرە کاک دیار عومەر ئەڵێ لە ICT 72 وەرەژیرێم بەڕێزم کریدیتی بۆ بکە ئەگەر لە کریدیتە کێشەت بۆ دروست نەکات ئەمە لە تەیە چونکە ئەمساڵ ئەگەری دابەزینی دەرەجە هەیە هۆنیا یاسینە پرسێ 95.4 پەرستاری سلێمانی وەرم ئەگرێ پەرستاری وەکو کۆلێژ ئەگەر تەماشای بکەین لە سلێمانی 96.574 وەرگرتووە بەڕێزیشت 95.4 ئەمە لێشی باشتە ئینشاءڵڵا یەک دەرەجە ئەمەلی دابەزین هەیە بە پشتیوانی خوای گەورە ئینشاءڵڵا کە وەرەژیری ئەوانە دووبارەن بڵم جاسمە پرسێ ساڵی دابێ دەرەجەکانی وەکو ئەم ساڵ دەبێ واللهی والله ئەعلەم هەتا تەڵەبە ئیمتحان ناکا و پۆلی 12 تەواو نەبێ و نەتائیجی دەرنەچێ هیچ شتێک دیار نییە چکە لەسەر ئەوە وەستاوە ڕێژوان کوور دەڵێ مامۆستا پێت وایە ئەسنانی سلێمانی چەند بۆ سێت بە نزیکی وڵا بەڕێزم ئەگەر سەیری ئەسنان بکەین ئێستاکانە خۆی بۆ سلێمانی تقریبا لەوانەیە بێتە 97 لەوانەیە 97.2.3 ئەنی احتیمالی دابەزینی دەرەجەیەک هەیە قەناعەتم وایە بەپێی ئەوەی کە تا ئێستاکانە با بڵێن ئەو دەرەجانە ئەو داتاوزانیاریانەی لە بەردەستمانن بەپێی ئەوانە بەو شێوازارێت ئەمرێز زێت مامۆستا من ڕەگەزنامەم نییە دەتوانم هی باوکم دانێنیان بە بەتاڵی بەجێبێڵم بەڕێزم زۆر کەس ئەو پرسیارەمان لێکات کە ڕێگەزنامەی نییە و ئەو بابەتانە ئەگەر کارتی نیشتیمانیت ئەوە هیچ کێشەیەکرد نییە ئەگەر کارتی نیشتیمانی نییە ناتوانانی بە بەتاڵی بەجێبێڵی چونکە دەبێت ژمارەیەکەن پڕکەیتەوە بۆ ژمارەی نفوسەکەت بنووسیت ڕەنگە باشتر بێت لەوەی ئی باوکت بەکاربێت توانی باوکشت بەکاربێنی بەڵام ئەو کات زانیاریەکانت تۆزێک کێشەی ڕەنگە بۆ دروست بێت لە کاتی وەرەو کار باوەڕ ناکەم کێشەوێت بۆ شێوازە بەڵام ئەکرێت هەر نفوسەکەی خۆت لێ کۆپی بکەیتەوە بۆی کە باڵگە بێت لەسەر ئەوەی کە نیتە ئەوانە هەمووی دووبارەیە ئەخوایانی پرسیارێکی زۆری دووبارەمان ئەمڕۆ هەبوو کە نەمانتوانی بنارکەی عارف ئەڵێت کە فیزیای پزیشکی سلێمانی چەندە بەڕێزم فیزیای پزیشکیمان لە سلێمانی نییە تەنها لە هەولێر هەمانە ئەویش با بڵێن کۆنمرەکەی فیزیای پزیشکی بۆ گشتیەکەی 88.6 88.6 ئاگادارم تەنها سیچەکەیەکمان ماوە ئینشاءڵڵا یەک پرسیاری دیکە وەڵامە دێنەوە بەڵام ئەوەی دووباری تیا ئەبێت ئەوەی
ڕێیان گیان ئەپرسێت تکایە معدلی 6.7 چێ وەرتەگیرێ. بەڕێزم ئەو معدلە زیاتر لە بەشەکانی ئایتی پەیمانگە لە کۆلێژەکانی پەروەردە پەروەردەی بنەڕەت ئاداب کارژێڕی بڵێن بەڕێوەبردن و ئابووری لەو بەشانە بە زۆری وەردەگیرێت. خۆشەویستانم من داوای لێبر نەکەم کاتەکەمان تەواو بوو 1 ساعتی تەواوی تێپەڕاند بۆیە لێرە کۆتایی بە لایڤەکەمان دێنین بەڵام تخوا ئەوەندانە پرسیاری دووبارە تکایە بۆ لایڤەکانی دیکەمان بنێرن ئێمە بڕیارماندا ئینشاءالله ئەگەر بتوانین و کاتمان هەبێت لە دەڕۆژی زانکۆڵاینە هەموو شەوەکان ئینشاءالله هەوڵەدەین بۆ ماوەی 1 ساعت لایڤمان هەبێ بەڵام ئەگەر بێت و ئەو نەپرسیاری دووبارەمان بۆ بێت بەڕاستی ناتوانین خزمەتتان بکەین ینی بەداخەوە من زیاتر لە 10 دقیقە چارەکێکم بەو پرسیارە دووبارانە ڕۆی بەداخەوە ینی بەڕاستی حەیف تەڵەبێکی زۆر لەگەڵمانە بوون زۆر داوای لێبوردنیان یەکەم بۆیە تکایە جاریشتریشەڵە تکایە پرسیاری دووبارە منێرنەوە سەبر و تەحملتان هەبێ ئەزانم سترێستان لەسەرە ئەزانم پەلەتانە بەڵام وەڵڵاهی ئەو پەلەی ناوێ ئەویشتی ئەپەڕێت پەلە مەکەن بۆی هەڵە نەکەن حتا زیاتر پەلە بکەن مەجای هەڵەکردنتان زیاترە بێ بۆیە تکایە و تکایە جاری دیکە یعنی هەوڵدان ئەوە نەپرسیاری دووبارە منێرنەوە سوپاسانەکەم سەرکەوتوو بن ئینشاءالله.